لەگەر شەپۆل یەکەمی کۆرۆنای بازارەکە بڕێک زەعیف بوو، خەڵک ترسی گەیشتێ. زاتن ئێستا کە دەرێن شەپۆلی دووەمیشە بازارەکە زیاتر زەعیف بووە. لەبەرەوەی مەسەڵەن خەڵک دەترسێ دەرێستانەکە دینارێکمەوەی باشتر لە مارێ هەری گریتن، یعنی هەرچی موادی بیناسازی کابرا ئەشای بیناسازی ڕاگرتێ، کابرا خانەی شەوی ڕایگرتێ دەرێ نەوەک خوا نەخواستە شتێک بقەومێتن، یا مەسەڵەن وەزعەکە تەواوەتێک بچی زیاتر لە مارێ بینێمەوە خەڵک زیاتر ینی ئەشای ناکرێتن موادی بیناسازی. کەلوپەلی بیناسازی دەفرۆشین، درێلم هەیە، کۆسەرم هەیە، ڕافعەمان هەیە، ئەشانەمان زۆر هەیە کارەبایی بەعامی کەلوپەلی بیناسازی. بازار بە واستەی کۆرۆنەی یعنی سەتی فەرق کردیە، خەڵک بە واستەی کۆرۆنە نایەتە دەرێ. پێشتر جوولە جوولەشی باشمانەوە بەس ئێستا هیچ نییە. طبيعتنا بيجيريوب أزمونو كري وك كموما وك دزبور يتكرينيو ورقو طبيعة كينو بيتن قلمو مسحة قططدنا في إيكودو تجمع أمنو اللي ببيتن دس بيكي ما تيجاهندن هكو درس كابن جيهرش كيبتني ديش تمالخو وهر وصل مو مستاجي يعني مو مستاجي ما يتكرينا ديف كارتو بهن مثلا ما شاش كارتتين دشاش مو مستهين قال دوية احتياط دست بکی نوامبر نازه از قطبی پلا دوازده مگلک آسانکاری هاتی نکرن و بسیار جد باش بون ند خرابون و باشی در باز بون. Фестиваль уже проходит 6-й год. Это традиционное наше летнее, старт такого летнего сезона мероприятия. Традиционно мы привязаны к дню рождения Александра Сергеевича Пушкина, Дню русского языка. И это, собственно, такой праздник в честь вот этих вот двух праздников. Было не очень. Да, мы... Я походил по нонфикшену и по художественной литературе. Мне, в принципе, все нравится. Но решила сегодня брать себе только художественную. Взял себе Пелевина «Поколение Пи» и Данте Алигьери «Божественная комедия». Ну, я бы сказал, что в маске, конечно же, неудобно и в перчатке, но это можно вытерпеть, потому что, ну, что не сделаешь ради того, чтобы обстановка в стране стала лучше. Он начал на 10 лет раньше. Я артист.